لەگەڵ دەستپێکردنی کابینەی نوێی حکوومەت خۆپیشاندان و گردبوونەوەکان دەستی پێکرد کێشەکەڵەکەبووەکانی کابینەی ڕابردووی حکوومەت سەرجەمچین و توێژە جیاجەکانی هەرێمی نیگەران کردووە. ئەمجارش یەکەمەکانی هەرێم بە مەبەستی دامەزراندن لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوە بە دروشمی لەم کابینە نوێیە چیتان بۆ ئێمە پێیە. بەداخەوە لە یەکەم ڕۆژی کۆبوونەوەی ئەنجومەنەکەتان کێشەکەڵەکەبووەکان و غەدری 3 ساڵی ڕابردوو وای کرد بینە سەر شەخام و ڕای بگەین کەوا دەمانەوێت لەم کابینە نوێیەدا و لە یەکەمین کارەکاندا ئەو مافەمان بۆ بگەێڕێتەوە قەرەبووی چەند ساڵی فەوتامان بۆ بکات بۆ بکەنەوە. بە هۆکاری قەیرانی دارایی ماوەی 3 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندنین و تا ئێستا بڕیاری فەرمی لەو بارەیەوە نەدراوە. بەڵام لە ئێستادا هەموو ئەو هۆکارانە کۆتاییان پێ هاتووە کە ڕێگر بوون لە بەردەم دامەزراندنی ئێمەی دەرچوان. بە جۆرێک دۆخی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە بەراورد بە 5 ساڵی ڕابردوو لە ئاستێکی باشدایە و تا ڕادێک قۆناغی سەختی دارایی تێپەڕاندووە. یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان دەڵێن دانەمەزراندنی ئەوان کاریگەری بەسەر ئاستی زانستی زانکۆکان جێدەهێڵێت و داواش دەکەن سەرۆکی نوێی حکوومەت پابەند بێت بە بەڵێنەکانی. ئەماچ ئێمە لەم گردبوونەوە ئێوە داوامان وایە لە حکوومەتی تازە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە زوویی کتابی ئەو کتابەی کە بۆ مای ساڵەکە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران بە زوویی کتابەکەمان بۆ ئیمزا بکرێت لەلایەن حکوومەتی نوێوە. چونکە ئێمە بۆ ماوەی 3 ساڵە چاوەڕوانی ئەو کتابین کە ئیمزا بکرێت کە قەدرێکی زۆرمان لێکراوە هەموو خوێندکاران بێهیوا بوون و داواش لە لیژنەی پەرلەمانی کوردستان دەکەین کەیسی یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان بە یاسایی بکرێت بۆ ئەوەی ئەوانەی کە تەخەڕوجەکەن تووشی هەمان کێشە ئێمە نەبن. ئێمە وەکو یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی دەرچوونی 2015-2016 نزیکەی 3 ساڵ تێدەپەڕی بەسەر تەواوکردنی خوێندنمان و ساڵێک تێدەپەڕی بەسەر کتابی فەرمی خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا بە ژمارە 94 لە 23 2018 بە نووسراوی فەرمیداوای لە ئەنجومەنی وەزیران کردووە کە پێویستی بە یەکەم و دووەم سێمی سەربەش کۆلێژەکانی زانکۆ پەیمانگا حکومیەکانی کوردستان هەیە بە مەبەستی دامەزراندنەوە. بەڵام ئەو نزیکە ساڵێک تێدەپەڕی ئەنجومەنی وەزیران تاکو ئێستا وەڵامی ئەو نووسراوەی نەداوەتەوە. نەمەزراندنی ئێمە نەوەک کاریگەری لەسەر نزمبوونەوەی ئاستی خوێندنی خۆمانەوە هەیە بەڵکو کاریگەری لەسەر تەواوی زانکۆکان و تەنانەت تەواوی کۆمەلگاشەوە هەیە چونکە پێشبڕکەی زانستی نامێنێتن و هیچ هیوایەک لە لای خوێندکار نامێنێتن کە هەوڵ بداتن و بۆ بەرەو پێشبردننی ئاستی خوێندن. بە پاساوی قەیرانی دارایی ماوەی 3 ساڵە هیچ کەم لە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون. ئەمەش لە کاتێکدایە بە یاسا مافی دامەزراندنی ئەوان چەسپێنراوە و دیاریش نییە کابینەی نوێ چی لە هەک بەدایە بۆ گەڕانەوەی مافی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان وەک خۆشیان دەڵێن ئیتر ئەوە ماندوو بوون لە چاوەڕوانی. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.